ئازاد بینجێکی خەڵکی ئامەد بوو، تەنها بە کورمانجی قسەی دەکرد. ڕۆژێکی ئەو چوو هەولێرێ و لەوێ ڕاستی هەڤالێکی بناوێرێ بنات. ڕۆژێک ئەو چوو بۆ هەولێر و لەوێ تووشی هەوڕێیەک بوو بە ناوی ڕێبن. ڕێبن بە سۆرانی گاخسەوی لێ ئازاد دەستپێکێ دەگەلک پێی فێم نەدیکردن. ڕێبن بە سۆرانی قسەی دەکرد، بەڵام ئازاد لە سەرەتادا لە زۆر و شەتێ نەدەگەیشت. بیرۆچمە مینە هەڤناخیون، هەرچەدەم هەردووژی کوردن. ئازاد پرسی: ئایا بۆچی ئێمە وەک یەک قسە ناکەین هەرچەندە هەردووکمان کوردین؟ ڕێبن گوت: زمانێ مەمینە باخچەیەکی تیژە کولیلکن ڕەنگینە. ڕێبن وێتی: زمانەکەمان وەک باخچەیەکی پڕ لە گوڵی ڕەنگا و ڕەنگی. زەراوایەن مەناستنگن لێ دوولەمەندیە چاندە منە. زاراوەکانمان ئاستەنگ نین، بەڵکو دەوڵەمەندی کلتورەکەمانن. ئازاد بریاردە: ئەزێ سۆرانی فێر ببم داک و دلێ خۆژی هەموو کوردان ڕێوەکیم. ئازاد بڕیاریدا: من سۆرانی فێر دەبم بۆ ئەوەی دڵم بۆ هەموو کوردان بکەمەوە. ڕێبنژی دەست بە فێربوونا کورمانجی کرداک و هەلبستێن ئەحمەدی خەنی بخوینە. ڕێبینیش دەستی بە فێربوونی کورمانجی کرد بۆ ئەوەی هۆنراوەکانی ئەحمەدی خانی بخوێنێتەوە. وان فێم کرد و پەیوا خەنی دە هەردوو زەراڤایەن دمالێ. ئەوان تێگەیشتن کەوشەی خانی لە هەردوو زاراوەکەدا واتای ماڵخ پیشتی چەند مەهەن. ئازاد و ڕێبن بوون کرەکە زیندی دلەرد بەراد و هەرێماندە. دوای چەند مانگێک ئازاد و ڕێبن بوون بە پردێکی زیند و لە نێوان دوو ناوچەکەدا. ئازاد دەگوت: ئەز نەها دکەرم لە موزیکا سۆرانی یەکبان بوور بوهدان بکەم. ئازاد دیوت: من ئێستا دەتوانم گێ لە مۆسیقای سۆرانی کاری دەربگرم. ڕێبنژی دەگوت: ئەز نەها چیرۆکن میتۆلۆژی بە کورمانجی هێسانتر فێن دکەم. ڕێبینیش دەیوت: من ئێستا چیرۆکە ئەفسانەیەکان بە کورمانجی ئاسانتەر تێدەگەم. هەر کوردێک پێویستە هەریکن دوو زەراڤایان فێر ببێگارک و بیبە یەک. هەر کوردێک پێویستە لانی کەم دوو زاراوە فێر بێت بۆ ئەوەی ببێت بە یەک. زمانەیەک بووی کلیتا هەری مەزنە سەرکەفتنە نەتەوەی. زمانیە کرد و گەورەترین کلی لە بۆ سەرکەوتنی نەتەوەی. ئازاد و ڕێبن بوون میناک ji بۆ هەموو چوانن کولپەی زانست و یەکیتیێنێ. ئازاد و ڕێبن بوون بە نمونە بۆ هەموو ئەو گەنجانەی کە بە دوای زانست و یەکێتیدان